باش دووبارە داوای لێ بەدەن مازاکەن بۆەوەی ئەو کاتێ بگەڕێنینەوە. 5 بابەتی سەرەکی لە وێبینارەکەمان باسەکەین. وەکو لای بەڕێستان معلومە بابەتەکەمان باسی تەندروستی دەرونیە بە شکلێکی گشتی وە بە کورت و پوختی. بابەت یەکەممان باسی جیاوازیەکی پێناسەی چەمچی لە نێوان تەندروستی دەرونی و نەخۆشی دەرونی ئەەکەین. ئایا جیاوازیی لە نێوان ئەم دوو چەمکەکە بەکاردەهێنرێت. هەروەها بابەتی دووەمان ئەوە بێکە وەسفێکی سترێسەکەین، فشاری دەرونی. ئایا چ کاتێک سترێس کێشەیە و چ کاتێکیش دووبارە دەنگم سڕا داوای لێ بوونەکەم ناوەڵە پێم خۆش بوو سەرەتا خۆت بناسێنیت بۆی هاوڕان زۆر باشە. وەڵای لە کاتی مای وای لە کاتی مای قەپات بوونەکەی خۆم ناساند، گوتم بە کاتەکە بگەڕێتەوە جا خۆمە ناسێنم. زۆر باش دەست خۆی زۆر سپاس. مایە وایە بەردەنگت واسەحە. زۆر باشە. بەندەی ئیدریس محەممەدم، پسپۆڕیم لە دەروونزانیە هەیە، بەکالۆرسم لە دەروونزانیە هەیە و زیاتر ئیشەکەم لە چوارچێوەی دەروونناسی و ڕێنمایی دەرونیە خۆی بینێتەوە. 2 ساڵ ڕێنمایی دەرونیم کردووە لە قوتابخانەکانە بۆ خۆناغی بناڕەتی و ئامادەی. هەروەها تقریبا 3 ساڵ و شتێکیشە ڕێنمایی دەرونی خەڵک ئەەکەم ئەو حاڵەتانی کە پێویستن و ماوێکی کەمیشە تقریبا نزیکەی مانگێکشە لە کلینیکی تەندروستی دەرونی هێمنم لە هەولێر لای دکتۆر هاشم سابر کە جەنابیان دکتۆرێکە لە بەریتانیا لای ئەو وەکو دەروونناس کارەکەین ئینشاءڵڵا وەکو ئەزمونێکی نوێ. ئیترە وەکو خۆناسانێکی زیاتر ئەتوانن لە ئەکاونت و شتەکانمان زیاتر شتەکانە ببینن. بابەتەکەمان لەسەر تەندروستی دەرونی وەکو باسمان کرد. بابەتی دووەم باسی سترێس، گوتمان باسی سترێسەکەین چ کاتێک کێشێ و چ کاتێک سروشتن. و هەروەها بابەتی سێم ئەوە بێ کە ئایا چۆن وەسفی ئەنگزایەتی بڵێن قەلق دڵڕاوکە بکەین لەگەڵ خەمۆچیە و چ کاتێکە ئەوانیش ئەبن بە کێشە یاخود ئەبن بە نەخۆشی دەرونی. هەروەها بابەتی چوارەم چۆن بتوانین mental well-being واتە خۆشنودی دەرونی لە خۆمانە بین نەجێ، هەم خۆمان هەمووش وەکو یارمەتیدانیش وەکو کەسێکی پسپۆڕ. چوارەم بابەت و کۆتایی یارمەتیدانە بۆ خەڵک بۆ ستاف، هەم ئەوەش بە هەمان شێوە هەم بۆ خۆمان هەم بۆ کەسانی تریش. پێناسەی کورت بۆ تەندروستی دەرونی لەگەڵ نەخۆشە دەرونیەکان. تەبەن تەندروستی دەرونی زۆر باوە وەکو ئەو چەمکە وەکو ئەو پێناسەیە. نەخۆشە دەرونیەکان کەمتر بەکاردێنرێت. عادەتەن تەندروستی دەرونی بۆ نەخۆشە دەرونیەکانیش بەکاردێنرێت، چونکە 2000 نەخۆشە دەرونیش لە چوارچێوەی تەندروستی دەرونیە باسەکرێت. بەگشتی تەندروستی دەرونی پێناسەشی لەو بکەین بریتە لەو بڵین لەو بارەی کەوا زیاتر گرنگی بە لایەنە دروستەکانی تاک ئەدا و زیاتر ئەوێ چۆن توانەکانی تاک پەرە پێ بدە و چۆن بتوانێ ڕای بێ لەگەڵ سترێسی فشارێکی دەرونیە و چۆن بتوانێت کاری لەگەڵا بکە بە شێوازێکی گشتی و چۆن بتوانێت یارمەتی دەری خۆی بێ و هەم یارمەتی دەری کۆمەڵگەکەشی بێ. و پێناسی نەخۆشی دەرونیش mental ill health پێگوترێ. زیاتر باس لە نەخۆشە دەرونیەکانەکە ئەم چەمکە زیاتر واتە لایەنە زیاتر ئەتوانم بڵێم لە دەروونناسیە لایەنە نەرێنیەکە، لایەنە نەئاساییەکە ئەگەر پێناسێکی وا بکەین، زیاتر بە تایبەتی لایەنی بیرکردنەوە ڕەفتار و هەروەها لایەنی هەڵچوون و سۆزەکان بە شێوازێکی گشتی. و پێناسەیەکی تری گشتگیر بۆ تەندروستی دەرونی بریتە لەوەی کە ئێمە چۆن بیر ئەەکەینەوە، چۆن هەست دەکەین و چۆن بیر ئەەکەینەوە سەبارەت بە ئەوانی تریش و چۆن بەشداریمان هەیە لە کایەکانی چۆن بتوانین لە کۆمەڵگەیە پەیوەندی دروست بکەین و چۆن بتوانین لە ڕووی تەندروستی دەرونیەوە بتوانین پەرە بە توانەکانی خۆمان بدەین، بەهرەکانمان بدۆزینەوە یاخود هەر شتێکی تر
و یەک کۆنتینیوم هەیە لەسەر مێنتاڵ هێلسە کە زیاتر یارمەتیمان ئەدا بۆ ئەوەی چەند بابەتێک لە تەندروستی دەرونیا لێک جودا بکەینەوە کە زۆر جار بەداخەوە هەم ئێمەمانەوە پسپۆڕانی دەرونی لێمان تێکەچێت بەهۆی زۆر نەبوونی زانیار یاخود نەبوونی ئەزمونە هەمیش خەڵکیش بە شێوازێکی گشتی بەتایبەت زۆر جار لێ تێکەچێ هەندێک شت تێکەڵەکەن لایەنێک هەیە لە تەندروستی دەرونی یەک لایەنی تەندروستی دوو لایەنی کاردانەوە ریەکتینگ سێ لایەنی ئینژوری یاخود پێبرینداربوون یاخود بڵێن زیاتر بە کوردیەکەی نیشانە هەڵگری یاخود کۆتا شتیش ئێڵە کە وەکو وەرگرتنی نەخۆشیەکە ئەگەر لایەنی تەندروستیەکە باز بکەین عادەتەن تەندروستیەکە زیاتر لایەنی ئەرێنی و تەندروستی کەسەکە ئاگرێتەوە وەکو لە چەمکە کەشە تەواو بۆ نمونە کەسی هێمن لەسەرخۆ هەروەها کەسێک کە توانی میزاجەکانی بە شێوازێکی ئاسایی دەلالەت لێ بکە کەسێک کە ئەتوانێ ببەخشێ کەسێک کە ئەتوانێ لایەنی فیزیکی کۆنترۆل بکە کێشەی نییە لایەنی عەقڵی لایەنی هەڵچوونەکانی وە کەسێکە کە ئەتوانێ بە تەواوی بە باشی ڕەفتار بکە و ئەتوانێ زیاتر ئیش لەسەر ئەکێت لەسەر ئەخلاقە کۆمەڵگەیەکان ئیشی لەسەر بکە کێشەی نییە کەسی تەندروست ئەوەی کە ئەتوانێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەکتیڤیەکانی کۆمەڵگە چالەکەەکانی کۆمەڵگە بەشداری بکە و کێشەی وای نییە و هەروەها هەستەکانی لە شوێنی خۆی لە کاتی خۆی لە پێداویستی خۆیە بەکاردێنێ کێشەی نییە هەروەها توانێ ئەوەیە کە بتوانێ ریلاکسیشن و هەموو ئەو بارانە کە ئەو کەسە ئاسووداکەن لە ڕووی دەرونیەوە یاخود لە ڕووی عەقلیەوە ئەتوانێ ئیشیان لەسەر بکە هەروەها لە هەمووی گرنگتر کەسی تەندروست لە ڕووی دەرونیەوە زیاتر لە ڕووی جەستەییەوەیان بە شێواز گشتی بەڵام ئێمە بارە دەرونیەکە ئەگرین کەسێک کە ئەتوانێ باوەڕی بەخۆی هەبێت هەروەها باوەڕی بە کەسانی تریشن بەڵام ئەگەر بینە بابەتی ریاکتینگ کاردانەوە عادەتەن ئەوەی کە ئەگەنە ریاکتینگ کەمێک حاڵەتەکە تۆزە کەمێک نائاسایی ترەبێت لە تەندروستی بۆ نمونە ئەکرێ بە ئاسانی باری دەرونیان تا زۆر تێک بچێت ئەکرێ بە ئاسانی تووڕە ببن واتە فشارەکانی کۆمەڵگە کارگەریش خراپیان لەسەر بکە ئەکرێ لە ڕووی جەستەییەوە ماندوو بن هەروەها کێشەی تەرکیزیان ئەکرێ قورس بێ قورس بینین بن لە کێشەی تەرکیزە هەروەها قورس بینە بن لە بەشداریکردن لە چالەکەەکانی کۆمەڵگە هەروەها نێرڤسن واتە حاڵەتێکی زۆرێک لە فشارێکە ئەتوانێ وەکو بڵێن کەسەکە ئەگاتە دۆخێکە پێی وایە کە لە حاڵەتێکی چەق بەستوایە ناتوانێت لێ دەرباز بێ هەروەها کەسێکە کە لە حاڵەتی خەمێکی کەم تا زۆرە بەڵام خەمەکە بەو شێوەی نییە کە بگاتە حاڵەتەکانی تر هەروەها لە کەسی کە کاردانەوەی هەیە بە حاڵەتە نائاساییەکان کێشەی خەوی ئەکرێ بۆ دروست بێ بە تایبەتی دیفیکالتلی سلیپینگ واتە قورس بینین لە خەو نەک بڵێن بە تەواوی خەوی تێک بچێت هەروەها ئەو شتانی کە لە ڕۆژانە ئەکرێت دەیلی ڕۆتینەکان ئەکرێ کەمێک کێشەی بۆ دروست بێ جاچ لە ماڵەوە بێ یاخود لە قوتابخانە یاخود لە کارەکەی هەروەها ئینژورینگ ئەوەی کە دۆزێک حاڵەتەکە تونترە بێ ئەوەی کە ئەو کەسە وەکوڵین نیشانە هەڵگرە تا ڕادەیەک نیشانەکان هەڕک بێ بۆ نمونە ئیتر ئەچێتە باری ئەوەی کە قەلەقەکەی زیادە بێ خەمەکەی زیادە بێ هەروەها ئەنگری ریاکشنی تووڕەبوونی کاردانەوەی تووڕەبوونی زیادە بێ بە بەراورد بە ریاکتینگ و بە هێڵسی هەروەها توانای پەیوەندیەکانی لاواز دەبێ هەروەها کەسێکە کە بە تەواوی باشی ناتوانێت چێژ لە چالەکی کۆمەڵگەیەکان ببینێ هەروەها کێشەی خەوی بۆ دروست دەبێ هەروەها دووبارە و کەسە کێشەی فیزیکی بۆ ڕوئەدا ئەکرێ کۆمەڵێک نیشانی فیزیکی جەستەیی لەسەر ڕوودا وەکو سەر ئێشە وەکو بوونی برین یاخود ئازار هەروەها ئەو کەسە دووبارە لە کارەکانی ڕۆژانەیە کێشەی زیاتری لۆ ڕوئەدا ئەو شتانێک کە ئاساینە لە ژیانی خۆیەکە ئەو لەواچی قورسی بینێ ئەستەمی بینێ هەروەها کێشەی لە کارە لە کارەکەی ڕوئەدا زاچەوەی واز دێنێ یاخود چەوەی کە بەتەمایە واز بێنێ یاخود چەوەی کە بەرهەمی کەم بێتەوە لە قوتابخانەیە قوتابیە یاخود هەتا مامۆستاشە بەرهەمی کەمە بێتەوە قوتابیەکە بۆ نمونە نمرەکانی دابەزن اینجا حاڵەتی ئیل حاڵەتی نەخۆشی
ئەمە قورسترین بارە کە لێرەیە پێویستی بە چارەسەری دەرونیە. تەبەن بارەکانی دیش وەکو ریاکتینگ و ئینژورینگ کاردانەوە و واروها پێبریندار بوون ئەوانیش ئەکرێ کەم تا زۆر پێویستیان بە نەوعەنما زۆرێک لە چارەسەری بە تایبەتی ڕێنمایی دەرونی و چارەسەریە سادەکان بێت. بەڵام ئیل ئەوە پێویستی بە چارەسەرە دەرونیەکان بە کاملیە بێت. تەبەن بە نەخۆشیش ئەگۆڕێ. بۆ نمونە ئەو کەسە بەردەوام قەلەقەکەی زیادەکە و ئاستی خەمەکەی زیادە بێت و ئەکرێت تووشی کێشەکانی پانیک بێت، کۆمەڵێک شۆکی دەرونی تووشە بێت، هەروەها ناتوانێت تووڕەبوونەکەی خۆی بە شێوازێکی تەواو کۆنتڕۆڵ بکات. هەروەها زۆربەی جار کێشەی لە یادگەکەی ڕوئەدا، ئەوەی کە شتی زۆر زوو لەبیر بچێتەوە یاخود شتی بۆ ماوەیەکی زۆر بەبیر نایێتەوە. هەروەها ناتوانێت ڕۆتینەکانی خۆی بە تەواوی بکات. ئەکرێت زۆربیان لە تەواو لە ڕۆتینەکانی ژیانی ڕۆژانەیە کە شتێکی ئاسایی هەر مرۆڤەکە ئەو نەیتوانێت ئەنجامی بدات. هەروەها ئەکرێت زۆربیان ئەوانەیە کە بەتایبەتی لە حاڵەتەکانی خەمۆچینە کە تووشی نەخۆشیە بن، ئەکرێت کێشەی خەویان بۆ دروست بێت، ئەوەی کە ماوەیەکی زۆر بنون، چەوەی کە بۆ ماوەیەکی کەم بنون یاخود خەویان لێ بکەوی. هەروەها کێشەی گۆشەگیری و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیان بۆ دروستە بێت، یانەوە تا خۆیان دوورەکەونەوە، یاخود ئەوەیە کە کەسانی گۆشەگیریان لێ ڕووەدا بەبێ ویستی خۆیان. هەروەها زۆر جارە بینی و کەسانەکە لە نەخۆشی دەرونیان گۆڕانکاریەکی زۆر بەسەر ڕەفتارەکانیان دادێ. هەروەها لە هەمووی گرنگتر و یەکێک لە نیشانە هەرە قورسەکان بەڕاستی ئەویش بابەتی بیری خۆکوژیە لای نەخۆشانی دەرونی، بە تایبەتی بابەتەکانی وەکو خەمۆچی و هەندێک جۆری قەلەقیش کە حاڵەتە توندەکان بێ، زۆر جار بیری خۆکوژیان هەیە کە بەداخۆ بەشێکیشیان کاتێکە چارەسەر وەرناگرن یاخود چارەسەرەکان کاریگریان نابێت لەسەریان، ئەکرێت ڕەفتارەکە بە کردار ئەنجام بدەن. هەروەها کۆمەڵێک نیشانەی جەستەییشیان ئەکرێت لێ بکەویتەوە، بە تایبەتی ئەوانەی کە ئەکرێت ئازاری خۆیان بدەن یاخود لە ئەنجامی زۆر خواردنە یاخود کەم خواردنە تووشی زۆرێک لە بەدخۆراکی و یاخود قەڵەوی ببن و ناتوانن بە شێوازێکی تەواو ئیش لەسەر کاتەکانی خۆیان بکەن و بەرەو باشی ببن. واتە زۆر جارم کەسانە پێویستیان بەوەیەکە لەلایەن کەسانی ترەوە ڕێنوێنی بکرێن، بە تایبەتی کەسانی پسپۆڕەوە. و شتێکی ترمان هەیە لە تەندروستی دەرونیە کە زۆر گرنگە، بە تایبەتی پسپۆڕانی دەرونی و خەڵکیش بە عام لێ نابن بۆ زیاتر لە تەندروستی دەرونی بکەن. ئەویش بریتە لەو هێڵکاریەکەوە بۆ تەندروستی لە ئاستی بەرز بۆ ئاستی نزم، واتە ماکسیمین بۆ مینیمال مێنتال هێلسا یاخود مێنتال ئیلنێسا دیاریەکرێت. بۆ نمونە باری لای چەپی ئەگەر سەرنج بدەین لە خانەی سەرەوە، ئەوانەی کە تووشی حاڵەتە ترسناکەکانە بن پێویستیان بە دایگنۆسێ، پێویستیان بەوەی کە چارەسەری دەرونی بکرێت. بەڵام زۆر جار ئەمانە چونکە چارەسەری وەرەگرن، چونکە بەڕێڕەوێکی و بەڕێنمایە باشەکانە بەڕێچێت، ئەکرێ بتوانن خۆیان بگوزێنن لەگەڵ حاڵەتە دەرونیەکاندا و لە حاڵەتێکی پۆزیتیڤ و ئەرێنیە ئەژین. لە بەرامبەریە لە دەستە ڕاستە ئەوانە کێشەیان نییە، نە نەخۆشن نە کێشەی دەرونیان هەیە و تەندروستی دەرونیشی ئەرێنیان هەیە بۆ بەبارە باشەکە ناوزەند دەکرێت. یاخود هەندێک حاڵەتی سووک و لە خوارەوە ئەوانی کە زۆر جار پێویستیان بە دەرمانە و لە هەمان کاتیشە لە تەندروستی دەرونیشە هەژارن، واتە ئەتەوەکو ئەوی سەرێش نییە کە ئاستێکی پۆزیتیڤێ، بەڵکو لێرە ئاستێکی نەرێنی و هەژارانەیە و لە بەرامبەریە هەر لە خوارەوە ئەمانە ئەکرێت هەم تووشی نەخۆشی بن، هەمیش حاڵەتی تەندروستی دەرونیان بە شێوازێکی هەژار بکەواتە ئەگەر بۆ شتێکە چوار حاڵەتە ئەوانەی سەرەوە هەم کە تووشی حاڵەتەکە بن و ڕێنمایی وەرەگرن، ئینجا دێنەوە حاڵەتێکی نەرێنی لە تەندروستی دەرونی. ئەوانەی خوارێ ئەگرێ هەم ڕێنمایی وەربگرن و هەم ڕێنماییش وەرنەگرن یاخود هەم چارەسەری وەربگرن، بەڵام لە هەمان کاتە تەندروستی دەرونیەکی نەرێنیان هەیە. و ئەگەر بە کورتی سەری یەک دوو ئەوە بکەین کە ئەو بڵین ئەو ئامارانەی دەرونی و کێشە تەندروستیەکان
بەپێی توێژنەوەکان زۆر گۆڕانکاری بەسەر خۆناکان سەر دیاریکردنی حاڵەتەکاندا دێ. بۆ نمونە لێرەیە باس لەواکەکە 1 لەسەر هەر چاری خەڵک 1 لە 4 خەڵکی ئەکرێ لە ماوەی ژیانیاندا ئەزمموی یەکێک لە کێشە دەرونیەکانە بکەن، جا نەخۆشی دەرونی بێ یاخود تەنها شڵەژان و گرفتێکی دەرونی بێ. و بەتایبەتی 1 لە 6 خەڵکی و کرێکارەکان یاخود جا کرێکار هەتا فەرمانبەرێک بێ، هەتا مامۆستایەک بێ، هەر کەسێکە مولزەمە بەکارێکەوە ئەکرێ ئەزمموی خەمۆچی یاخود دڵڕاوکە یاخود فشاری دەرونی بکەن. سترێس فشاری دەرونی کە باوترین جۆری بابەتە دەرونی و گرفتە دەرونیەکانە، هەم لەلایەنە گرفتەوە هەم لەلایەنی ئاساییشەوە کە سپۆڕانی دەرونی زۆر لێیە دوێن. بەگشتی سترێس ئەو بارەیەکەوە ئێمە هەز بە جۆرێک لە فشارێکی ناڕاستەقینەی یاخود نەویستراوەکەین کە لە ژیانمانە جا لە ئەنجامی هەر پێشهاتێکی ژیانە دێتە پێشماندا. بە نمونەی کۆڤید-19 کۆڕۆنا کە هات، چونکە بارێکی نوێ بوو، فشارێکی دەرونی بۆ ئێمە دروست کرد کە دواتزار پەڕیەوە بۆ هەندێک باری تر. بەگشتی ئەتوانین بڵێن فشاری دەرونی بە تەنها فشاری دەرونی چارەسەری ناچێتە قالبیەوەی کە چارەسەری دەرونی، بەڵام زۆر جار وەکو نیشانە یاخود وەکو بارێکی تەندروستە دەرونی باسەکرێ، ئەکرێ زۆر جار نیشانەی بەشێک لە نەخۆشیە دەرونیەکان یاخود حاڵەتە دەرونی زۆر جار هۆکارە بۆ گرفتە دەرونیەکان. و زۆر جار ئێمە لە ڕێی سترێسەوە لە بینەکەینکەوە چونکە بارێکی ئاسایی مرۆڤە سروشی ئینسانە، بەتایبەتی ئەگەر بە ئاسایی خۆی مامەڵەی لەگەڵا بکرێت ئەکرێ سترێس یارمەتیمان بدە وە گەشەمان پێ بدە لە ڕووی دەرونیەوە. بەڵام هەندێک حاڵەتە لە نەخۆشیە دەرونیەکان کە زیاد لە حەدە بێ، زیاد لە پێویستی خۆی بێ یاخود دەبێتە ناواقعی، لە حاڵەتەکانی دڵڕاوکە واروها حاڵەتی خەمۆچیشە ئابیندرێ. و حاڵەتێکی تر یاخود بارێکی تر لەسەر خەمۆچیە، وەکو باسمان کاتێکە ئەبێتە نیشانەی نەخۆشە دەرونیەکان، ئەکرێ زۆر جار ئەوەندە بارەکە قورس بکات کە ئەو کەسە بکاتە حاڵەتیەوەی کە پێویستی بە دەرمان بێ یاخود لە پاڵ چارەسەری دەرونیە کۆمەڵێک چارەسەری تری دەرونی بۆ بکرێ، چونکە حاڵەتەکە تەواو گرفتاویە. هەندێک جاریش سترێس ئەگەر فشارێکی زۆر بوو ئەکرێ هەندێک حاڵەتی جەستەییشمان بۆ دروستکە، بەتایبەتی ماندوو بوون. و ترسیش یەکێکە لە بارە ئاساییەکان بەگشتی و بەهێزترین هەڵچوون لە ئینسانەکانە، چونکە کاریگەری لەسەر عەقڵا دروستەکە و کاریگەری لەسەر جەستەی ئینسانیش و کاریگەری لەسەر عەقڵ دروستەکە بۆەوەی کە چۆن بتوانێت ئەعزای ئەندامەکانی تری لاشەی ئینسانە بکە. بەڵام بڵێن ترس وەکو گوتمان چونکە بارێکی ئاساییە، هەندێک جار کاتێککە ئێمە کەوینە بارێکی ترسناکەوە پێویستمان بەوێ لەو حاڵەتەیە لەو بارودۆخەیە پێویستمان بەوێ کەوا بترسین بۆەوەی بتوانین چارەسەری خۆمان بکەین لە بارودۆخەکە، چڕا بکەین چ لەگەڵ بارودۆخەکە بینەوە، واتە لاشەمان مێشکمان بیرکردنەوەکانمان ئامادەکاریەکەن بۆی بتوانین لەگەڵ بارودۆخەکەیە بینەوە. هەندێک جار ترس وەکو مەسەلەی سترێسەکە ئەگەر زیاد لە حەدی خراپ بۆ کەسەکە دروستکە یاخود زۆر جار لە بڕیارداندا کێشەی بۆ دروستەکە. هەروەها زۆر جار کاردانەوەمان بەهۆی ترسەوە خراپ بێ و لە هەمان کاتیشە ئەکرێ بە سەلامەتی بمان هێڵێتەوە، وەکو باسم کرد لەو ترسێکەوە هەندێک جار پێویستە بە نمونە زۆر جار بە نمونە دێنەوە کەسێک ئەگەر لە غاباتێک بێ شێرێک ببینێ پڵنگێک بینێ لاشەی ئەو کەسە بیەوێن نەیەوێ بە بێویستی خۆی
یەکسەر ئامادەیی و حەزەرەکە بۆ بابەتەکە و ترس ئەکا جا ترسەکە ئەگوازێتەوە بۆ لاشەی و بۆ بیرکردنەوەکانی و هانی کەسەکە ئەدا ئەبێتە پاڵنەری بۆی بتوانێت لە بارودۆخەکەیە خۆی ڕزگارکە. بەڵام ئەگەر زیاد لە حەد بوو کەسەکە بۆ نمونە لە کاتێکە ئەبینین ترسەکەش نەماواتە ئەو بارودۆخەش نەماکەوات ترساوی دروست کردێ کەسەکە هەر بەردەوام بوو لەو حاڵەتەیە ئەبیتە کێشە و هەندێک زاریش ئەبێتە نیشانەی بەشێک لە نەخۆشە دەرونیەکان یاخود ترسێک بۆ نەبێتە فۆبیای دروستەکە لە شتێکی دیاری کراوە. و زۆر گرنگیشە بزانین کە ترس لەبارە ئەرێنیەکەی ئەوەی کە زۆر جار یارمەتی دەرمانەدا بۆی بتوانین ئەمە بە دوای خەونەکانماندا بچین بەتابەتی زۆر جار ئێمە لە بابەتی ترسی بڵین قەلەقی ئەمتیحانە بۆ قوتابیەکان باسەکەین ئەڵێن ڕاستە قەلەقی بە شێوازی چێژی کە باشە کە باز ئەکرێتن شتێکی نەرێنیە بەڵام هەندێک جار یارمەتدەرە بۆیەت و خەونەکانت بەدی بهێنی لەوەی کارەکانیشت زۆر بەفشە و بەگاڵتە تێنەپەڕێنی کەواتە زۆر جار ترس یارمەتی دەرەبی بۆی کەسێک بە خەونەکانی خۆی بگات. و دڵڕاوکەش یەکێکە لەو باوترین چەمک و بابەتە زۆر باس ئەکرێت بەگشتی بریتە لە هەستکردن بە نیگەرانی هەستکردن بە ترسێکە ئەو ترسە هەندێک جار حاڵەتی دەرونی و حاڵەتی عەقڵی و هەتا حاڵەتی جەستەیی هەمان شێوە دڵڕاوکێ چونکە بە بارێکی دەرونی ئەژمێردرێ واتە زۆر جار دروستکراو نییە ئەکرێ بەبێتەوە یەوەی کە ئەو کەسە ئەزمموی کۆمەڵێک حاڵەت بکە و بتوانێت لەگەڵ ئەزمونەکانیە چاڵێنج بکە واتە ئالەنگاری بکەوە بتوانێت لەگەڵ بارودۆخەکانە بێتەوە. ئەگەر بەراوردێکی کورتی نێوان دڵڕاوکە لەگەڵ دڵڕاوکەی گشتی گشتی دڵڕاوکە چونکە لە زۆرینەی زۆری نەک بڵێن لە هەموو مرۆڤەکانە هەیە وەکو حاڵەت و هەمومان زۆر شۆر تێرمە دڵڕاوکە واتە بۆ ماوەیەکی کاتیە ئەکرێ بۆ ماوەیەکی کاتی جەنابەت لە حاڵەتێکی دڵڕاوکەوی جات چ زۆر بێ یاخود چ کەم بێ بەهۆی ئەو بارودۆخە نەیکە لە ژیانی ڕۆژانەماندا دێنەمە پێشمان و ئەکرێ ئێمە زۆر جار بە پێ ئەوەی کە بۆ نمونە بەروارێکی جیاواز شوێنێکی جیاواز کەسێکی جیاواز بارودۆخێکی جیاواز دێتە پێشمان ئاساییە هەست بە دڵڕاوکە بکەین و کەمێک ترسمان هەبێ و پێناسەی جیاواز لە بارودۆخەکە بکەین کە هێشتا نەچوینە ناوی. بەڵام هەرچی GIDە کە دڵڕاوکەی گشتیە ئەمە ئەوەیە کە لەو حاڵەتەیە ئەم کەسە بە نەخۆشی دا ئەژمێردرێ تەبەن ئەوەش بە هەمان شێوە حاڵەتی توند و مامناوەند و سوچی هەیە بەڵام زۆر بەیزار لە حاڵەتە توندەکان زیاتر GID پێگوترێ ئەمە کە تو بریتە لەو حاڵەتانەی کە کەسێک کە دڵڕاوکەی هەیە ترسی هەیە لە کۆمەڵێک شتە کە ئەکرێ ڕاستەقینە نەبن بەڵکو دروستکراو بن یاخود کۆمەڵێک شت بن کەوە هێشتا ڕوویان نەدا ئەو کەسە ترسی بۆیان هەیە و زۆر جار هۆکارەکانی ئەو دڵڕاوکێ دیار نییە بۆی ئەچێتە حاڵەتیەوەی کە پێویست ئەم کەسە دایگنۆز بکرێواتە بچێتە حاڵەتی چارەسەرە دەرونیەکانە. بەڵام ئەوەی زۆر گرنگە هەم پسپۆران بیزانن هەم خەڵکیش لای ڕوون بێکەوە دیارکردنی دڵڕاوکەش هەرێک جار و ئاسان نییە و نیشانەکانیشی هەرێک جار و ئاسان یەکسەرمە بڵێن دڵڕاوکەی گشتی ئەم تاکە هەیە بەڵکو بۆ نمونە 3 مانگ 6 مانگ هەتا هەندێک حاڵەتە تاکو ساڵێک پێویستە کۆمەڵێک نیشانەکە لە دڵڕاوکەی گشتیا هەیە لە کەسەکەیە مەوجود بێ و بەتایبەتی ترسەکانە و بەتایبەتی کۆمەڵێک نیشانەی جەستەیی وەکو لێدانی دڵ و کۆمەڵێک حاڵەتی تر ئەبێ لەم کەسەیە بۆ ماوەی 6 مانگ یاخود زیاتر دووبارە بنەوە بۆیە بەوەی ئەم کەسە تەشخیص بکرێ بە حاڵەتی دڵڕاوکەی گشتی. وا بابەتێکی تر هەر لە تەندروستی دەرونیە بابەتی پانیکە زەبری دەرونی زیاتر ئەو حاڵەتانە ئەگرێتەوە بارودۆخێکە بێ لە هەمان کاتە یەکسەر تووشی زەبرێکی دەرونی ئەبێت
ئۆکێک بۆم کەسە لێ دێوە یەکسەر کاردانەوەی جەستەی و عەقلی ئەم کەسە کۆمەڵێک کاردانەوەی خێرا ئەبێتن و ئەچێتە بارودۆخێکی سەیرەوە وەکو لە نیشانەکانە ڕادیارە هەستکردن بە ناڕەحەتیەکی سەیر و هەستکردن بەوەی کە کێشەی دڵی هەیە ئەستەکە دڵی زۆر خێرا لێدا هەروەها وشکبوونی دەم هەروەها زیادبوونی ڕادەی هەناسەدان لا یەک کەسە ئەوە لە ڕووی جەستەیی شۆ فیزیکیەوە ئەم کەسە زۆر جار تووشی ماندووبوونێکی سەیرە بێ بەتابەتی لەو حاڵەتانەی بۆ نمونە کەسێک لە ئیمتیحانێکە دەرناچێت یاخود لە دەستدانی کەسێکی ئازیزا بەتابەتی لەو کە یەکێک لە نیشانە حرەباوەکانە ئەبیندرێت ئەبینی کەسەکە جا بخۆشمانەوە بەتایبەت کەس خەڵکیش زۆر جار ئەیبینی لە پێشچاومانە بۆ نەکەسێک کەسێکی لە دەزاوە ئەبینی لە شوێنی کە خۆیە یعنی بەرەبێتەوە بۆ ناتوانێت بڕوا ڕستێ ناتوانێت بڕوا دووسێ کەس ئەسنە ژێر ملیەوە بۆی ئەو ئەم کەسە هەڵسێنەوە ئەمە زیاتر حاڵەتی پانیکی پێگوترێت و جیاوازیەک لە نێوان پانیک بە شێوازێکی گشتی وەکو دیار دەسروشتەکەی هەروەها نەخۆشی پانیکیش شۆکی دەرونی بە هەمان شێوە وەکو حاڵەتەکانی دڵڕاوکە و فشار یاخود وەکو ترسیش حاڵەتێکی ئاساییە لە مرۆڤ بۆی کاردانەوەی هەبێ بۆ بارودۆخێکی نەخوازراوە دێتە پێشەوە جەستەی ئەو کەسە عەقلی ئەو کەسە ئامادەکاریەکە بۆ ئەوەی کاردانەوەی هەبێ بۆ ئەو بارودۆخە بۆ نمونە بەتابەتی کە دووبارە بە نمونەی کۆڕۆنا باسی یەکەین ئێمە یەکسەر حاڵەتێکی شۆکمان هەبوو بەرامبەر کۆڕۆنا چکە دیاردەیەکی نوێ بوو یەکسەری شاتە ناو وەزعەکەیە کەواتە ئەمە زۆرێک لە شۆکێکی دەرونیمان یاخود زەبرێکی دەرونیمان لەگەڵ کۆڕۆنایە کرد بەڵام زۆرمان کێشەمان نەبوو تەنها ئەو بۆ ماوەیەکی کاتی بوو بەڵام ئەگەر ببێتە نەخۆشی دەرونی ئەو کەسانە چ لەم حاڵەتەیە لە ئەسنای بڵێن لە ئەسنای ڕووداوەکەیە بە شێوازێکی زۆر خراپ کاریگەری لەسەر کەسەکە دروستەکە بەتایبەتی ئەگەر ئەزموونی پێشتری هەبێتن یاخود هەتا ئەزموونی لەگەڵ کۆمەڵێک گرفتی دەرونی تری هەبێتن یاخود خۆی کێشەیەکی جەستی نەخۆشەیەکی جەستەیی هەبێت لەم حاڵەتەیە یاخود ئەگەر درێژەی کێشا بۆ نمونە چوو حاڵەتەکانی پۆست تراوماتیک دیسۆردر ئەو سترێسانێکە لە پاش زابری دەرونیە بۆمان ڕوئەدا ئەمە لەم حاڵەتە بەم کەسە ئەگوترێ کەوا کێشەی پانیک یاخود نەخۆشیەکانی پانیکی هەیە و کۆمەڵێک نمونەی تر لە تەندروستی دەرونیە کە زۆر باو بەکاردێنرێ و دڵڕاوکەی کۆمەڵایەتی و هەروەها بڵێن دڵڕاوکەی گشتی وەکو باسمان ترسە تایبەتەکان و OCD وەسواسی هەروەها پۆست تراوماتیک زەبری دەرونی تووشی تاکەکانە بێت هەمووچی بە ئەمەش یەکێک لە بە باوترین نەخۆشە دەرونیەکاندا زۆر جار سپۆڕانی دەرونی ئەڵەن خەمۆکی ناوێکیان بۆ دانایە تەبان ناوەکە بڕەکنەرێ نییە بەڵام ئەڵێن چۆن لە جەستایە ئەمە شێرپەنجەمان هەیە شێرپەنجەی جەستە ئەوەش خەمۆکی نەخۆشە دەرونیەکان ڕاستی من زۆر لەگەڵ ئەم موشەیە نیم ڕاستە نەخۆشیێکی توندە بەڵام چونکە چارەسەری هەیە چونکە ئێستا پێشکەوتنی پزیشکی دەرونی هەیە بەکارهێنانەوە چەمکە هیوادارم زۆر ستیگما لای خەڵکی و نەخۆشانی خەمۆچیە دروست نەکە نەبێتە لەکەیەک چونکە بە خۆمان خۆتان نەزانن بەتابەتی پسپۆڕانی دەرونی ئاگادارن کەوا ئێمە هێشتاش لە کۆمەڵێک ستیگما و لەکەی دری دەرونی دەرباز نەبووین تا ئەمەش بێتە سەری بەهەرحاڵ بۆیە باسی شێرپەنجەی نەخۆشیە دەرونیەکان بە خەمۆچیەوە گرێدرێ لەبەرەوەی کە ئەچێتە بارێکی نەرێنی زۆر نەخوازراو یاخود ئەو کەسە کۆمەڵێک حاڵەتی زۆر خەماوی بەسەردادێ ئەگرێ لە حاڵەتی بۆ نمونە لە دەستدانە بارێکی زۆر ناخۆشی بەسەردادێ هەروەها چارەکی کۆمەڵاتەکانی بە شێوازێکی زۆر کەم ئەبێتەوە و هەروەها ناتوانێت بە شێوازێکی ئاسایی
چێژ لە چارەکی کۆمەڵایەتیەکانی ببینێ و هەروە توانەکانی بە شێوازێکی بەرچاو کێشەی لێکەوێ هەروەها ئەم شتانی کە ڕۆژانە ئەنجامی ئەدا ئەو وەک پێشتر ناتوانێت ئەنجامیان بدات. هەروەها هەر لە خەمۆچیە کۆمەڵێک زۆری خەمۆچیمان هەیە سەراوی خەمۆچی خۆی وەکو نەخۆشیێکی گشتیرە بەڵام کۆمەڵێک زۆریش هەندێک نەخۆشی تریش خۆیان نەخۆشینە بە هەمان شێوەش لە پاڵ نەخۆشی خەمۆچی چکە وەکو بڵێن نیشانە چارەسەرەکانیان لێک نزیکە بۆ نمونەمە دیسێمیامان هەیە کە ئەمە وەکو نەخۆشی خەمۆچی باو یاخود خەمۆچی درێژخایەن ئەمایەکە ئەکرێت ساڵانەت هەندێکیان بەتایبەتی ئەوانەی کە کەم تا زۆر و کەم زۆری لە چارەسەرەکانەکەوێەوە زۆرێک لە کەم تەرخەمی لە چارەسەرەکان ڕوەدا ئەکرێ بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بن یاخود درێژخایەن بن. هەروەها خەمۆچی کورتەخایەنشمان هەیە واتە ئەوانەی کە بۆ نمونە ئەوانی پاش لەدایک بوون لەدایکبوونی منداڵ تووشی دایکە بێت کە خەمۆچی دوای منداڵبوونی پێگۆترێت و هەندێک خەمۆچی تر یاخود حاڵەتە ئاساییەکانی نێو خەڵک کە زیاتر خەمی پێگۆترێت. هەروەها باری بایبۆلار کە ئەویش یەکێکترە لە جۆرەکانی نەخۆشی دەرونیەکان دووجەم سەری حاڵەتی شادی لەگەڵ حاڵەتی مانیایە کە ئەم کەسە لە دووباری جیاوازایە و حاڵەتی پۆستێنتال دیپرێشن کەوش باسمان کرد حاڵەتی خەمۆچی دوای منداڵبوون کەمەش بۆ ماوەیەکی کەم ئەخرێ بخایەنی زۆر بەیان هەندێکیان ئەسنە حاڵەتی خەمۆچی درێژخایەنەکە و سیزنال ئەفێکتیڤ دیسۆردەر SID ئەمەش یەکێکترە لە خەمۆچیەکان ئەمەش لە زۆر خەڵکا هەیە و بۆ ماوەیەکی کاتیەکە خەمۆچی وەرزی پێگۆترێ بەتایبەتی زۆرێک لە توێژنەوەکان ئاماژە بە وەرزەکانی زستان و پاییز ئەکەن کەەوە حاڵەتی خەمۆچیە وەرزەکان لە تاکەکانە ڕوەدا و بە کورتی ئەگەر سەرنجی هەندێک ئامار بدەین لەسەر خەمۆچیە یەک لە دەی خەڵک لە ماوەی ژیانیانە یەک لە دەی خەڵک کە هەڵە نەبم یەک لە دەی خەڵک ئەکرێ لە ماوەی ژیانیانە ڕز بێ خەمۆچی سووک و مامناوەند بێ و بەپێی ئامارێک 3 ملیۆن کەس لە بەریتانیا تەشخیص کراینە بە خەمۆچی تەبانەوانی تەشخیص کراونەوە ئاچە حاڵەتەکان زۆر لەوەش زیاتر بن. هەروەها لە وێڵسیش لێرە باس کرایە بەڵام تەبان وێڵسیش هەر سەر بە بەری شانشینی بەریتانیا یەکگرتووە لێرە کە چونکە زیاتر باسی جیاوازیە ڕگەزیەکان کرایە بۆ نمونە باس لەواکە کە ئافرەتان ئەکرێت 2 هێندەی پیاوان تووشی بارەکانی خەمۆچی بن تابان ئەمە لە خەمۆچیە زۆر جار خەڵک وا تێنەگاکە کە باسی خەمۆچیەکەین چونکە ئەوێکی زۆر باوە نەخۆشیی دەرونی زۆر باوە خەڵک و ئاستەکە ئیتر تەواو ئافرەتان داموو نەخۆشی دەرونیەکانە زیاتر نەخێت تەنها یەکێک لەم بەتابەتی نەخۆشی میزاجەکان زیاتر بەڵام هەندێک نەخۆشی عەقلەکان کەسایەتیەکان لە هەندێک حاڵەتە 2,000-3,000 پیاوان زیاتر تووشە بن کەواتە من نەنجی نییە بۆ ئەفرەتان بەڵکو کۆمەڵێک هۆکاری تایبەتی خۆی هەیە و بەگشتی خەمۆچی بۆ دیاریکردنی بابەتەکانی دڵڕاوکە و بابەتەکانی تر یاخود بابەتەکانی پانیک پێویستی بە 6-8 مانگەیەکەوە ئەم کەسە بە نیشانەکانەوە چەند نیشانەیەکی دیاریکراوە بەتابەتی نیشانە باوەکانی نەخۆشیەکە ئەزمون بکە بۆەوەی بە حاڵەتەکە بژمێردرێ یاخود چارەسەری وەربگرێ و چونکە لە بەریتانیا ئامارەکە زیاتر بە بەریتانیا هاتووە بەداخۆ کە ئامارەکانی لای ئێمە زۆر نینە یاخود زیاتر بە نمونەی بەریتانیا دەیان بە ئەمریکا دێ بەڵام ئەتوانین زۆرێک لە نزیکی توکە ئەوان لە پێشکەوتنی تەندروستیان ئەکرێ بارەکان بە بەراورد بە ئێمە چ زیاتر بێت چکەمتر بێ یاخود نزیکیەک هەر هەیە چونکە گرنگەوێ مەزانیاری وەربگرین بەڵام گشتاندنی ناکەین بەرەو بەسەر کۆمەڵگەی خۆمانە ئەکرێت جیاوازی هەبێ چونکە کارکردن زۆرە لەوێندەر زۆر بەیان ئەکرێ تووشی بارەکانی خەمۆچی ببن کە لێرەیە باس لە
9.8 بارەکە. هەروەها بلاک دۆگ طبعا ئەمە ئینشاءڵڵا خۆشم کورتە ڤیدیۆم لەسەر کردبوو لە بابەتی زنجیرە تەندروستە تاقینەوە دەرونیەکانە. ئینشاءڵڵا وەختێک بۆ برادەرانی سایکۆفێریانێرم ئەگەر ویستیان چ بڵاوی بکەنەوە چ لە گروپەکەی دابێت زۆر بە جوانی وەسفی کەسێکە کاکە ئەگەر دەستیشان نەکەوت لەتوانن لە یوتیوبە بنووسن بلاک دۆگ یاخود دپرێشن بلاک دۆگ بکەن زۆر بە جوانی وەسفی کەسێکەکە دەبان چەند سێ ڤیدیۆی لەسەر کراون کە باری کەسێکە کە چۆن ژیان ئەکا لەگەڵ خەمۆچیە. اینجا زیاتر لەبارەی تەندروستیمان ببینین بەگشتی ئەو شتانە چنەکە هەم کەسێکی پسپۆر زۆر تاکیدی لێ کاتەوە لەو کەسانی وازە هەم کەس خەڵکیش بە شێوازێکی گشتی ئەگەر ئیشیان لەسەر بکەن ئەوانە یارمەتی دەبن بۆ ئەوەی لە ڕووی تەندروستیەوە بەتابەتی لە ڕووی تەندروستی دەرونیەوە کەسەکە بۆ نمونە کەسێک بێ لێبوردە بێ ئەوانەی کە لێبوردن زیاتر دروستی دەرونیان باشترە کەسێکە زۆر حکم نادەن بەسەر ڕووداوەکانە و پێش ڕووداوەکان نەکەون ئەکرێ ئەوانە تەندروست بن. تەمان مانایوانیە کە ئەمانە ڕوبەڕووی گرفت نەبنەوە بەڵکو ئەکرێ ڕوبەڕووی گرفت بنەوە بەڵام ئەکرێ ئاسانتر لە گرفتەکان بێنە دەرەوە ئەکرێ باشتر مامەڵە لە گرفتەکان بکەن و تەندروستانەتر بژین بە کوردیەکەی. ئەوە کەسانێکە ئارامگرن ئەمانش لە ڕووی تەندروستی دەرونیەوە لە حاڵ و بارودۆخێکی تاڕادەیەک باشە و کەسانی گوێگر کەسێک گوێ لە حاڵەتێک بگرێتە وەکو بۆ نمونێمە سپۆڕانی دەرونی کە زۆر جار ئیش لەسەر گوێگرتن لەو کەیسانە لەو بارودۆخۆ دەرونیانە ئەکەین کە زۆر جار تەنها لە ڕێی گوێلێگرتنەوە باوەڕکەن زۆر جار گرفتی کەسەکە بەرەو عقارێکی باش ئەڕوە ینی زۆر جار کەسەکە وەکو خاڵی بوونەوەیەک وایە ئەرێ خاڵی بوومەوە چکە لەواسی گوێگری نەبوو بێ بۆیە ئەم حاڵەتەی زیاتر لێ بەرەسەند بێ. هەروەها کەسێکە پەیوەندیەکانی ڕێکە خاوە پەیوەندیەکانی زوو ناقسڕێنێ لەگەڵ خەڵکە بەڵکو پەیوەندیەکانی هەرمێنێ بەتابەتی ئەو کەسانێکەوە یارمەتی دەرین ئەو کەسانێک کە باشن بۆ ئەو کەسە. هەروەها ئاگادار بوون لە هەندێک باردا بۆ نەگە کێشێکی دەرونی ڕوودا ئیتر چونکە ڕەوشن میریەتی هەیە ئیتر ئەچێ چارەسەری وەرەگرێ یاخود کۆمەڵی حاڵەتی تر ئاگادارە بۆن هەتا لە ڕووی جستەیشەوە کۆمەڵی گرفتی لۆ ڕووەدا ئیتر یەکسەر ئەم کەسە ئەچێ بە دوای چارەسەری وەرگرتنەوە بۆیە بە نیشانەیەکی کەسانی دروست لە ڕووی دەرونیەوە ئەشمێترێ. و بارێکی تر لە تەندروستی دەرونی ئەگەر باسی بکەین ئەویش بابەتی ڕیکۆڤەریە چارەسەری بە شێوازێکی گشتی عادەتەن ڕیکۆڤەری یاخود دووبارەوە کۆڵێ بنیاننانەوەی بیر و هەست و ڕەفتاری کەسێکی تر دووبارە دەستکاری ئێمە چۆن یارمەتی دەریانە بین بۆ زوو بارە فکرەکانی ئەو کەسە و لایفستایلی دەستکاری ئەکرێ و پێشنیاری لۆ کرێ بۆ ئەوەی کە چۆن بتوانێت لەگەڵ گرفتەکانیە لەگەڵ نیشانەکانی لە ڕووی دەرونیەوە بتوانێت ئیش بکا و بتوانێت کۆنتڕۆلی بارودۆخەکانی دەرونی بکە. ئەوە بەگشتی ڕیکۆڤەری هەم حاڵەتەکانە زۆر بە گشتی نایچمە ناوبارەکە چکە لە سەرتاشەوە باسم کرد. وا سێلفکەیر یارمەتیدانی خودی تەوانە گەرە و بازنەیە ببینن بازنەی بڵێن بازنەی هەم بازنەی پەیوەندیەکانی پێگوترێ هەم بازنەی خودی شێوازی ژیان تەبان ئەگەر سەرنج بدەین هەموو بازنەکان هەتا هەموو خاڵەکان وەکو یەک کەواتە هەر کەسێک بیەوێ کە یارمەتیدەری خۆی بێ بە دەرەجەیەک خۆی یارمەتیدەری خۆی بێ ئەمتر پێویستی بە چارەسەری و بە ڕێنمایی زۆرێک بێ لە یارمەتیدەری خۆی زۆر بێ لە ڕێنمای کاری خۆی ئەوێ کە ئیش لەسەر و بازنە تەبان بازدانش زۆر ئەوە نیە زۆر جار هەندێکیان کەم و زیادی تێکەیە بەڵام بۆ نمونە کەسێک لە ڕووی جەستەیە و خۆی تەندروستەکە ئیتر خاڵێک ئەدا بە خۆی بۆ لەنێوان پێنج و دێ ئایا چەند خاڵی دایکە بە خۆی هەتا ئەتوانن وەکو لە ژیانی خۆتانە وازنێ دروست بکەن ئەو خاڵانە دابنێن بزانن ئایا لە هەر یەکێک لەمانە تا چەند توانی وتانە هەدەفەکە بکێ بێکنەوە تا چەند بارێکی دەرونیە بۆ نەگە لە خوار پێنجبی ئەکرێ بارێکی نەئاساییە لە سەر و پێنج بۆ دە بارێکی ئاساییە ئیتر هەموو بارەکان دیارە لای بەڕێستانە بۆ نەلایەنی تەندروستی لایەنی پەیوەندیە خێزانەکان لایەنی پەیوەندیە هاوڕێیەکان و هەروە لایەنی
هەوڵدان بۆ گەشە سەندنی خودی ئەم تاکە لایەنی پیشەیی واروە لایەنی ئەوەی کە ئەم کەسە چۆن ئەتوانێت بارودۆخەکانی تەحکوم پێ بکەوە چۆن بیرکردنەوەکان و کەسایەتی خۆی پەرە پێ بدات. ئەمەش کۆتا بابەتەکە بوو. هیوادارم سرم نەیەشاند بن ئەگەر هەر کەسێک پرسیارێک یاخود تێبینێت لە خزمەت دامە. ئەمە داوای لێبوردنم هەیە لە واسێ بڕک درێژ بوو بێتن. دەست خۆش بێت. ئەمە فەرموویەت پرسیاری خۆت کاتم. الو مامۆستا بەڵێ قوربان فەرموو. ویست شەوت باش بیت و کاتت باش گوێتان لێ مامۆستا جیست. بەڵێ قوربان. مامۆستا جیست شەو باش و ئیدی بەخێراتنی جەنابتە بکەین. بەڕاستی بۆ یوبناجە زۆر تایبەتە باقەت وەڕێز سوپاس پێزانیشم هەیە بۆ تەواوی بەشداروان. باقەت من نەبەس قوتابی دوا کۆناغی دکتۆرە لە بەشی دەرونزانی کۆمەڵایەتی بڵێن باقەت ئەو بابەتەی جەنابەت لە بواری دەروون دەردوستی یەکێکە لەو بابەتانەی کە لە ئێستادا پێم وایە لە کۆمەڵگەی کوردیدا ئێمە یعنی تەواو لە ناویدا یعنی بەسەر تەواوی ژیانی ینی کۆمەڵگەماندا ڕەنجی داوەتەوە. ئەوەی کە زۆر بینیمە بەڕاستی من دەمەوێت زۆر بە کورتی سێ پرسیار لێرەدا بکەم. ئەوش ئەوەیە جەنابەت باسی دەروون زەبرە دەرونیەکانت کرد لەسەر تاچی کورد. ئێمە دەزانین کە لە ئێستادا تاچی کورد بە هەر هۆکارێک کە دەبینین دەکەوێتە ژێر زەبێکی دەرونی تونند بە هۆکار و سەبەبی جیاواز. باقەت من دەمەوێت وەکو ڕێنمایی کارێکی دەرونی کاتێکم تاچێک لە کۆمەلگادا بە هەر هۆکارێک دەکەوێتە ژێر زەبرێکی دەرونی توندەوە ئایا ئێوە ڕێنمایی کاری دەرونی چارەسەرتان بۆ ئەو تاکە چییە تا بتوانێت کەمێک فشار لەسەر خۆی کەم بکاتەوە. ئەوە پرسیاری یەکەمیان. پرسیاری دووهەمیان باقەت ئێمە بەپێی زۆرێک لەو پێشینەوە زانستیانی کە لە بواری دەرونزانی کۆمەڵایەتیدا ئەنجام دراون دەبینین زۆربەی کاتەکان دەڵێن نەخۆشیە دەرونیەکانی کار لە نێوان شار و گوندەکان جیاوازێکی زۆریان هەیە. دەمەوێت بەڕاستی ئەوەش یانی وەکو ڕێنمایی کارێک ئەوەش تۆزێک ڕوون بکەینەوە چونکە ئێمە نەخۆشی دەرونی خۆ هەر نەخۆشی دەرونیە. جا ئایا ئەو نەخۆشە دەرونیانە لەسەر تاچێک کە لە شار دانیشتەجێیە زیاترە و زۆرترە یانیش لەسەر تاچێکە لە گوند و لادێنشینەکاندا دەژین. باخەت وەکو پرسیاری سێهەمیان جەنابەت باسی پێشینەوە زانستیەکان کرد لە شاری وێڵز کە شارێکی لەندەنی باخەت ئینگلیزەکانە باسی ئەوت کرد کە پێشینەوەکان ئەوەیان دەخست بۆ کە نەخۆشە دەرونیەکان زیاتر کاریگەریان هەبووە لەسەر ڕێگەزی نوێ. ئایا ئەمە بۆچی لە کاتێکدا کە بۆ نەخۆشە دەرونیەکان سنوورێکیان نییە بۆ توشبوون بە لێرومێ. من سوپاسی جەناب دەکەم بەڕاستی بۆ بێنارە بە پێزە و هیواداری وەڵامەکانیشمان بەڕاستی بدەیتەوە و پێز و سوپاس و پێزانیتەوە بێ و شەتا شەماست. دەستەکان خۆش بێ مامۆستای بەڕێز زۆر خۆشحاڵ بووم بۆ من گەورەیە کە پرسیارەکانی جەنابەت بەڵام دەمەوە لەواتەیە کەم تا زۆر حکمی ئۆپسپۆرێک کە زیاتر لێ خوێن و تابەتی بەدەستێنانی بڕوانامێکی بەرزی وەکو دکتۆرە ئەکرێ زیاتر لە ئێمە سوودتان هەبێتن و بتوانن زیاتر بگەێنن. ئاماژەت بە سێ شتی گرنگدا تەمەن زەبری دەرونی وەکو گشتێکەی لە هەموو کۆمەلگاکان زەبری دەرونیمان هەیە بەڵام بە کۆمەلگاکان گۆڕانکاری بەسەدادێ بەداخەوەش کە کۆمەلگەی کوردی ئەکرێ توانین بڵێنەوە ئەنمان ناوی لێ بنین کۆمەلگەیەکی زەبراوی بەتابەتی ڕابردووە هەتا لە ئێستاشە کەم تا زۆر هەندێک ڕووداوی جا سیاسی بێ
یاخود نەخۆشی بێ کاریگەری لەسەر تاچی کووردا دروستەکەن بەتابەتی ئەو زەبرانێکەوە زەبری پاش یاخود فشاری پاش زەبری درۆنی دروستەکەن کەواتە بە شێوازێکی گشتی تەبان من چونکە توێژینەوە کەمەکرێ یعنی بەتابەتی لە کۆمەڵگەی خۆمانی ئەگەر بشکرێن دەکیان لە عێراقاکرێن ئەوانیش ئاەت تاچەن بڵاوکردنەوە تاچەن زانستینە من شتێکی زۆر گژیر زەبرە دەرونیەکان لە کۆمەڵگەی کوردیە زۆر زیاترە لە کۆمەڵگەی ترا چکە کۆمەڵگەکانی تریش هەیە زۆر جار بەداخەوە خۆمان وەکو پسپۆڕانی دەرونی لەواتێ هەندێک جار کەم تا زۆر ئەو هەڵەیە بکەین بڵێن کۆمەڵگەی کورد زۆر کۆمەڵگەیەکی زەبراویە ینی زۆر پێناسە و چەمکێکی نەرێنی بدەین لە کۆمەڵگەی کوردی تاوی کۆمەڵگەی کوردی تووشی حاڵەتەکانی زەبری دەرونی بووە نە لەواتێ کۆمەڵگەمانە بێت زۆر خراتریش بێت لە کۆمەڵگەکانی تراوە تا کۆمەڵگەمانەیە ئەبینین لە شارە لە برین لە وڵاتە خۆشگوزەرانەکانە لە ئامارەکانە وەکو ئەمریکا وەکو هەتا ئابان و ئەوانە بەڵام ئەمانە حاڵەتەکانی زەبری دەرونیان هەیە لەواتێ نزیکش بن لە حاڵەتەکانی عێراق بەڵام نکۆڵیش لەوە ناکرێتەوە چکە بە بارودۆخێکی تۆزێک ناخۆشە لە ڕابردووە تێپەڕەوین بەڵێ ئەکرێت زەبری دەرونی وەکو یەکێک لەبارە گرنگەکان سیر بکرێت لە نێو تاچی کورد بەڕاستی پێویستی بە توێژنەوەی زۆر زیاترە نامەوێت زۆر تر قسەی لەسەر بکە و باسی شار و لادێت کرد بەندە وەکو تا ئێستا زانیاری لەسەری هەیە لەسەر خوێندەوەتەوە یاخود توێژنەوەکانم لەسەر دیوە بە شێوازێکی گشتی هەرچەندە پێویستی بە زانیاری زیاتر بە شێوازێکی گشتی باس لەوا کرێکەوە لادەنشینەکان تەندروستترن اینجا ئایا ئەو تەندروستترە لە ڕووی دنیەوە ئایا مانای وایە کە ڕوبەڕووی نەخۆشی دەرونیە بنەوە یاخود ڕوبەڕووی نەخۆشی جەستەیەکان بنەوە حتما زۆر زار ئابینین کە ئێمە بە ئەزمموی خۆشمانە بینین کە لە گوندەکانە لە لادەکانە جا بەهۆی ژمارەکەمی خەڵکە یاخود بەهۆی شیکەکەیەکە لە بارترە بۆی کەسەکە تەندروستتر بژیوە هەم لە ڕووی لایفستایلەوە بۆ نەخە و خواردن و جۆرەکانی تریژیانە ئەم کەسە باشرکاتە بەگشتی توێژنەوەکان باس لەواکەن کە حاڵەتە دەرونیەکان گرفتە دەرونیەکان لە شارە قەرباڵغەکانەوە ئەوەی کە فشاری زۆری لێ فشاری کارکردن یاخود فشاری خوێندن یاخود فشاری ژیانە لە شارەکانە زیاترە و ڕەگەزیش تەبان ئەوەی لەگەر وێڵسەکەی جودایە هەرچەندە ئەوە کە بڵین ڕستەکە لەگەڵ وێلسان نووسرا بوو بەڵام لە ڕاستیدا توێژنەوەکان بەگشتی وارێن و وەکو خۆشم باسم کرد ئەو جیاوازیە ڕەگەزیا تەنها لە خەمۆچیا باس کرایە ئەوە ئەکرێ ئێمە توێژینەوەشمان هەبی بەس ڕاستی من توێژنەوەم ڕێک بەرچاو نەکە تێکە بڵێ بۆ منە پیاوان زیاترن ئەکرێت توێژنەوە هەبی لە هەندێک بارە یاخود لە هەندێک ژینگەیە پیاوان یەکسان بن لەگەڵ ئافرەتانە یاخود زیاتر بن بەڵام زیاتر توێژینەوەکان نابێ ئەمە بشارینەوە و نەنجیش نییە وەکو باسم کرد بۆ ئافرەتە تەنها ئەوەش تەنها لە بارەکانی هەندێک باری خەمۆچیە بۆ لە ئەکرێت لە بایبۆلار ئەوانە پیاوان یەکسان بن یاخود زیاتر بن بەپێی توێژنەوەی دیاریکراوە بەڵام لەبارە خەمۆچیەکانە بەتابەتی ئەوانەی کە زۆر کاریگەری لەسەر میزاج و گۆشەگیری و خەمێکی زۆر ئەکا لە ئافرەتانە زیاتر بیتن بەڵام وەکو ئاماژەم پێکردماوە سەبڕێز تەنها لە باری خەمۆچیە باسی ئەو جیاوازیە ڕەگەزیە کراوە نەک لە بارەکانی ترامەلان بۆ نمونە هەتا شیزۆفرینیا لەواتێ لای بەڕێستان معلومتر بێ کە شیزۆفرینیا ئەکرێ بەپێی زۆرێک لە توێژنەوەکان باس لەوە ئەکرێکەوە لە پیاوانە زیاتر یاخود هەندێک تێکچوونی عەقڵی تر یاخود حاڵەتەکانی وەکو توشبوون بە مادە هۆشبەرەکان و هۆشگۆڕەکان ئەکرێت لە پیاوانە زیاتر بێکەواتە نەخۆشی و حاڵەتە دەرونی و عەقڵەکان تەحدید کراینە هەندێکیان لە ئافرەتانە زیاترن بەهۆی هۆکار و بارودۆخی کە لەواتێ لێرە زۆر کاتمان نەبێ باسی بکەین ئینشاڵڵا لە دەرفێکی ترا یاخود بەندە زۆر زار لە ئەکاونتی خۆشمان بڵاو یەکەمەوە بۆیە لە ئافرەتانە لەندێک بارە زیاترە و لە پیاوانیشە زیاترە هیوادارم وەڵامەکە گەیشت بێ دەسەپۆش سایدی ئەگەر ساری دیکە نەبی من دەمێت بەڕاستی شتێکی زۆر یعنی تایبەتە لەسەر ئەو بابەتە باز بکەین بە کورتیانی پرسیارێکی تر بکەم لە بەرمەبلای ئەو وەڵامانەی کە جەنابەت بەڕاستی زۆر بە وردی شکارت کرد ئێمە کاتێک کە بەڕاستی دەڕۆینە هەر وەرکشۆپێکی زانستی دەروزانان بێدارن ماڵسایدی
لەوێدا هەندێک جار گوێم لێ زۆر کات نا زۆر بەیجار نا دەروونزانان دەڵێن ئێمە لە کۆمەڵگەی کوردیدا هەر کاشێکمان بە زۆرێک یان بە ڕێژەیەک نەخۆشی دەرونی هەیە کەم زۆر نەخۆشی دەرونی هەیە ئایا ئەو سێ تا چەند دەتوانن وەکو شکارێک و وەکو ڕێنماییکارێکی دەرونی پشتڕاست بکەنەوە یعنی کاچێک زۆر تەندروستە و پێی وایە کە زۆر جێگیرە و واسەقام ژیرە لە لاری دەرونیەوە بەڵام دەکرێت ئێمە بێین ڕێژێکی زۆری کۆمەلگا و وەتاکەکانی کە لە کۆمەلگەیەکدا دەژین لەژێر قەیرانە قسەکاندا ئێمە بڵێین وڵا بە ڕێژەیەک نەخۆشی دەرونی هەیە ئێوە دەتوانین ئەوە چۆن پشتڕاست بکەنەوە. عفو مامۆستا بەڕێز وەڵاهی بزەبت لە سەرەتاکەی تێنەگەیشتم چونکە ئەکسەر ئەکاونتەکەم چوە دەرەوە ئەگەر بە کورتی مامۆستا ئیدریس جان مامۆستا ئیدریس بەرمەبلای ئەو وەڵامانی بەڕاستی زۆر بە دیقەتەوە خۆشبیستوتەوە وەڵامەکان شارێکی تر دروست بووە ئیش ئەوەیە ئێمە کاتێک کە دەڕۆین لە بەڕاستی کۆنفرانسە زانستیەکان تا لە دنیا هێرەوەی بە زۆرەکان گوێبیستی ئەوە دەوین کاتێک کۆمەلگا دەکەوێتە ژێر قەیرانی گەورەوە جەنابەت ناوتنا زەبری دەرونی ئێمە دەبینین هەندێک لەو دەروون شیکار و لەو ڕێنماییکارانەی لەو ڕێنماییکارانەی بواری دەروونزانی کۆمەڵایەتی دەڵێن بەشە هەرە زۆرەکەی کۆمەلگا کە کاتێک دەکەوێتە ژێر قەیرانە سەختەکان قەیرانە جۆرا و جۆرەکان بە زۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی تووشی نەخۆشی دەرونی دەبێتەوە. ئایا کۆمەلگای کوردی لە ئێستادا ئەو کۆمەلگا دەروون تەندروست و دەروون ساغەیە کە بڵین بەشە هەرە زۆرەکەی دوورە لە نەخۆشی دەرونی یانیش بەمانایەکی دیکەوەکەوەی کە زۆر جار گوێمان لێ دەبێت هەر تاکێکی کورد بە ڕێژەیەکی جیاواز لە کەمی زۆریەکەی نەخۆشی دەرونی هەیە ئێوە دەتوانن ئەوە چۆن شکار بکەن مامۆستا ئێدریس کە بەڕاستی ئەمن ئەوم زۆر ڕوبەڕوو دەبێتەوە دەڵێ هەر تاکێکی کورد بە زۆرێک نەخۆشی دەرونی هەیە بە ڕێژەیەک نەخۆشی دەرونی هەیە ئایا ئێوە چۆنەوە پشتڕاست دەکەنەوە؟ بەڵێ سەلامت بی قوربان وەڵاهی من تێخستە ژێر سیارێکی گەورەوە لەواتێ ئەگەر بە گشتێکی وەڵام بدەمەوە لەسەرم بکەوێت چونکەم خۆم لەواتێ سپۆرەکەم هێشتا بەو شێوەی ئەزمون نەکردبێ بۆیە ناچارم کەم تا زۆر قسەی ئەوانی تر پسپۆرانی لە خۆم پسپۆرتر لەبارەکە یاخود هەتا دکتۆرانی دەرونی یاخود توێژەران لە بواری دەرونیە توێژنەوەیان کردێتەمان تا ئێستا ئەوەندەی من بزانم توێژنەوەی زۆر گرژیر و زۆر زانستی نییە هەمووکو تەواوی گرفتەکانی تریش کە کۆمەڵگەی کوردی تهدید بکات بۆ نەخۆشی دەرونیەکانە بەڵام ئەگەر وەکو قسەی من زۆر بە کورتی لەسەر بابەتەکە بیکەم لە ڕاستیدا بەڕای من ئەمە کەم تا زۆر حاڵەتێکی ئاساییە چونکە ئەمە ژینگی تریشمان هەیە شوێنی تریشمان هەیە یعنی گرفتی نەخۆشی دەرونی هەیە بەڵام زۆر زار چونکە ئەمە لەناو ئەزمونونەکەیان لەناو خەڵکەکان واز دەکەین ئیتر تا گرفتی دەرونی و نەخۆشی دەرونی تەنها لە کۆمەڵگەی کوردیایە کەوەچی مەسەلەی لایەنەکانی تری ستیگما بێتە لەکەیە کە خەڵکی کوردی یاخود وەکو زەبرەکانی دەرونی بە کۆمەڵگەی کوردیا شتێندرە چکە ئێمە مادەم خۆمان کوردین ینی ناوبارەکانوە بەتابەتی ئێمەکمانەکە لە باری پسپۆڕی دەرونیان کەواتە وا باشە زۆر کۆمەڵگەی کوردی نەنجی نەکەینەوە پێمان وانە بێتەوە ئیتر کۆمەڵگەی کوردی هەمووی نەخۆشە یاخود چکەمە پێویستی بە ڕاستی بێستی بە توێژنەوەیەوە پێم وانە هیچ توێژنەوەیەکیش بکرێ لەوەی کە کۆمەڵگەی کوردی تەواوی تر هەمووی بکاتە نەخۆشی دەرونی ئەکرێ ئێمە معرض بین بە پسپۆڕان و بە کەسانی تری ئاساییەوە معرض بین بۆ ڕۆژانە کەم تا زۆر ڕوبەڕووی گرفت و ئالیشەی دەرونی بینەوە پێم وابێ ئەوە شتێکی زۆر ئاساییە بەڵام ئەکرێ هەندێک بارودۆخی تایبەت لە کۆمەڵگەی کوردی هابن تاکەکان زیاتر بخاتە ژێر کێفی گرفتی دەرونی تا ئەو حاڵەتەی بکاتە نەخۆشی دەرونی بەڵام من بە شێوازی گشتی ناکرێت تەواو ڕاستی بڕیار بدەم لێرەیانێ بڵێم تەواو کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی نەخۆش یاخود نەخۆش نییە یاخود ئەوەندەی نەخۆش ئەوەندەی نەخۆش نیە چکن ڕاستی توێژنەوە نەکردیە توێژنەوەیکی واشم نەبینیە
بەڵام زیاتر کە پسپۆران باسی ئەەکەن حتمما ئەوانیش یان لە ڕوانگەی بیکنەوە و مطالعە و محاسبەی خۆیان کردیتیان لە ڕابردووە یان خود لە ڕوانگەی توێژنەوەکانی خۆیان. بەڵام خلاصەی کەلامی بەندە ئەوەیە کە ئەکرێ هەردوو بارێ ئەکرێ گرفتی دەرونی زۆر بی نەخۆشی دەرونی زۆر بی ئەکرێ کەمیش بێ، بەڵام من پێم وانییە نەخۆشی دەرونی کامل بی لە کۆمەڵێک دێتەوە تر بڵێ یاڵا نەخۆشخانەیە بکەنەوە هەر 5 ملیۆن کەسی کورچکە 2000 منیتۆش ئەگرێتەوە کە خۆمان بڵاتێ باسی تەندروستی دەرونی ئەو هەوڵ دەدەین خۆمان تەندروست بین یان کۆمەڵە خەڵکێکی تر ئەوە سوود لە ڕێنماییەکانمان وەرەگرێ بۆ باری دەرونی. باتەن ئەمە شتێکی ڕاستی زۆر زانستی نیە کە ئەمە شتەکە گرژیر بکەین بەڵکو بارەکە بە زۆرێکە کە توێژنەکان بیسەلمێنن. دەستا خۆش بەستە. دەستان خۆش بێت مامۆستای بەڕێز خۆشەویست. ئەمە دەبووان کە ئیتر پرسیارێکی هەیە با بفەرموێت. الو السلام عليكم مام سجن. وعليك السلام ورحمة الله. والله مام سجن زور سپاس بود درفتان براسمی استفاده من لدرسکتان کرد بلام راسیز باسی ترسرتان نکرد هر بس باسی روکنوتان کرد شوازی انزایتی و پانیگتاک و استرستان کرد بەڵام ویستم وەکو بزانی ئەو فێر و فرسەکان پێناچۆن خۆمانینا لێ دەربات بکەین. زۆر سوپاس دەکەم بۆ وەڵام پرسیارەکەم. مەمنونتانم. دەسەکان خۆش بێ قوربان. وەڵاهی نازام ئاخیر وشە وتت چۆن ئەوەی بکەین یانیسە لە پاڵسارە سەرەکانە؟ بەڵێ مەبەستم ئاخر وشەیە مەبەستمەوە بوو کە ڕوونکردنەوە بکەن چۆن خۆمانینا لێ دەرباس بکەین لەو ترسەی لەو ئەنزایەتی کە ئەمانە کە ئەو قەلەقەکەمە تووشمان بووە چکە ڕەبەرەوەی بەس باسی نیشانەکانت کرد باسی چارەسەرەکانت نەکرد چکە ئێستا من بۆ خۆم یەکێکم لەوانە تقریبەن ئەو ساڵ و نیوەکە چۆن دەڵێ ئەنزایەتیم هەیە فێسعەلێن شێوازی نەخۆشیەکە گۆڕاوە لە ئەنزایەتی یەکەم جار لە ترسەوە بوو دوای ترسەکە بۆ بە ئەنزایەتی بە سترێس دوای بۆ بە فێ تێگەشتی جانیشتەکان گۆڕا بەڵام کوتنی سەعەلەن چارەسەرەکەی چییە؟ چکە لەبەرەوەی ئەمن وەکو عیلاج هەندێک عیلاجی وەردەگرم فترە چا دەمو وازی لێ دەم و دواینا وەکو عیلاجەکان دەستیان پێ دەکەمەوە چکە ئەو چۆن دەڵێ دێو دەڕواتەوە ئەو ئەنزایەتی یان ئەو ترسە. دەستەکان خۆش بێ براجان. وەڵاهی بابەتەکان هەرچەندە من بڕەکەم درێژ کردەوە بەڵام وا باشە چکە ئۆنلاینە و چونکە کەم تا زۆر ئاستی وێبینارێکە یاخود هەتا سیمینارێکی ئۆنلاینیە چکە بابەتەکان پێکەوە باس ناکرێن بەڕاستی عادەتەن کە ناساندنیش ئەکرێت سەرەتا ناساندن و پێناسە و نیشانە ئەو شتانەیە کە بچیتە باری چارەسەری ئەو شتانە تۆزێک بابەتەکان درێژە بنەوە پێویستی ببێنین بیناری ترە حتمما بەڕێزان لە سایکۆفێرا سوود لە کەسانی تر وەرەگرن یاخود ئەتوانین کەم تا زۆر بە شێوازێکی تر کۆنتاکت لەگەڵ ئێمە بکەن بتوانین هەندێک ڕێگەکانی چارەسەری بۆ بەڕێستان شی بکەینەوە بەڵام بە شێوازێکی گشتی دەمە نازان بارەکانی جەنابەت چۆن بە چ تەشخیصێک دیاریکراینە بەڵام بە شێوازێکی گشتی بۆی جەنابەت تێبگەی مادام باسی دەرمان و شتیش کردکاتە ڕۆیشتی بە دوای حاڵەتەکەتا بە شێوازێکی گشتی دوو زۆری زۆر باو هەنە لە چارەسەرە دەرونیەکانە دوو زۆر ئەوانیش لقیان لێبێتەوە بەڵام بە شێواز گشتی بۆی جەنابەت بۆ کەسێکی ئاسایی تێبگەی یەکیان ئەوەیە کە لە ڕێی ڕێنمایی و لە ڕێی چارەسەری دەرونیەوە گفتوگۆ لەگەر دکتۆرێکی دەرونی یاخود دەروناسێک یاخود ڕێنماییکارێک چ لە کلینیکێک یاخود بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کۆنتاکتیان لەگەڵەکەی حاڵێک تکەی تریش دەرمانە کە بۆ حاڵ و بارودۆخە توندەکانە بەکاردێنرێواتە بۆ شێوازێکی گشتی ئەو دووبارە زۆر سوودی هەندێک باری ترمانەیەکو چارەسەری کارەبایەوانە بەڵام بۆ هەندێک حاڵەتی ترەکەەوە لەواتە ئەو حاڵەتانەمان زۆر کەم بنی هەر نەبن بۆیە بە شێواز گشتی ئەم دوو بارەیە قوربان و پێویستی بە ڕوونکردنەوەی زیاترە بەڵام من نامەیە زۆر سەری جەماعەتیش بێشین و زیاتر بێزاریان بکەم کرێ لە وێبیناری ترا جەنابەت سوود وەرگری و سەردانی پسپۆرانی دەرونی بکەیت دڵنیابە یارمەتی دەدەن هەم لە کلینیکەکان سەردانیان بکەیت چاوەی کە
کەم تا زۆر لینچی کۆنتاکتت لەگەڵیان هەبێ و بتوانن یارمەتی بدەن. باشە براکەم، زۆر سوپاس دەستاوت خۆش بێ وەلەو ئەم سەردانی هەرچیانم کردووە دەستاوت خۆش بێ بۆ ڕێنمایەکەتت. زۆر سوپاس بۆ کاتێکی خۆش بۆ ویلایەت. زۆر سوپاس. دەست خۆش بێ، بەردەوامە قوربان، دڵنی سوودی لێوەرەگری، شتەکە زۆر کاتی نییە بەڵکو سوودی لێوەرەگری ئینشاڵڵا پێویستی بە بەردەوام بوونە. ئینشاڵڵا زۆر سوپاس. وەڵی نامێکشم ناربوت ئەگەر دوای وەڵام دێتێ زۆر سوپاس دەکەم. ئینشاڵڵا لە خزمەتی قوربان. منم زۆر سوپاس بۆ ویلایەت. خواحافظ. هاوڕێیانکەی تر پرسیاری هەیە با بفەرموویتم. ئەگەر نا بەنامە شەتوانن بەس گروپەکە پێم وابی کەناڵە، ئەگەر نا ئەتوانی لە کۆمنتیش دابنێن لەوێندەر بۆی ئەگەر ئەو کەسەی نێوێ مایکێکی بکاتەوە یاخود بارودۆخەکەی بۆی نەگونجێت. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله. کاکەژان مامۆستاگیان دەستەکانت خۆش بێ، خۆخوای گەورە پاداشتی بخێرت بداتەوە. سپاس دەکەین قوربان. ئامین ئەجمەعین. باشە مامۆستاگیان، من وەرەستی بە دوو پرسیارم هەبوو سەبارەت بە خەمۆکی. پرسیار یەکەمیان ئەوەی کە ئەخۆ خەمۆکی نەخۆشیێکی ئەقڵیە یاخود دڵیە؟ ئەگەر ئەقڵی بێ بڵین مێشکیە یاخود دڵیە، ئەگەر بێت و مێشکی بێ پەیوەندی بە دڵەوە نەبێ، ئەخۆ کەسێک کە تووشی نەخۆشی بڵین خەمۆکی ئەبێ ئەتوانێت دڵخۆش بێ بۆ شتانەی چوار تەوری. پرسیاری یەکەم. پرسیاری دووەممان سەبارەت بە ئەندرو تەیت. ئەندرو تەیت وەکو پێم وابێ لای زۆنابی شتان یاریتان کەم تاوەکو زۆر سەبارەت بەو هەبێ ئەڵێ کە یەکێکە بێگومان لەو کەسە هەرە کاریگەرانەی کە کاریگەریەکی زۆری لەسەر گەنجانی ئەوروپا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی هەیە سەبارەت بە کۆمەڵێک باس و یەکێ لەو شتانەی کە ئەو گەنگەشەی ئەکاتەوێ کە هیچ بڕوای بە شتێک نییە بە ناوی دیپرێشنەوە، بە ناوی خەمۆچیەوە. وەڵێ ئەمە نەخۆشی نییە، شتێک نییە کە پێویستی بە چارەسەری دەرمان و ئەوانە هەبێ، بەڵکو تەنها پێویستی بە هەندێک شت هەیە لەو کەسدا کە گۆڕانکاری بڵین لەو سەرچاوێ بکە کە هۆکارێک بۆ خەمۆچی بۆ کەسە، هیچی دیکە نا. ئەخۆ بە بڕوای ئێوە هێشتاکە مەجارێک لەو بوارەدا ماوەتەوە کە دەروونزانان بڵین گفتوگۆ لەسەر و مەسئلێ بکەن کە ئاخۆ دیپرێشن خەمۆچی هەر بەجددی نەخۆشیە یاخود نا. کەسانی وەکو ئەندرو تەیت و بڵین تەواوی ئەو کەسانی لەو بڵین دەستەکەی ترن بڕوایان وایە کە نەخۆشی نییە و بڵێ دەنوزانانیش بەشێکیان ئاخۆ بوونیان هەیە کە بڵێن ئەمە نەخۆشی نییە و بەشێک نییە لەوەی کە ئەوەندە گەورە بۆ شێوازە گەورە نیە کە بڵین بەشێک لە دەنوزانان بە گەوریان داناوە. سواس دەکەم. دەستەکان خۆش بێ کاکەژار. وەڵاهی لە پرسیارێکەم خەمۆکی دڵیان مێشتیە هەرچەندە بزەبت نازانم مەبەستت لە چییە، ئەگەر لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی ئەو حاڵەتە گۆڕانکاریانە یاخود حاڵەتە جستەیانێک کە بەسەر دڵادە یاخود بەسەر مێشکادێ. تەمان بارێک لە خەمۆکی بیرکردنەوەیە. بیرکردنەوەش حتمەن لە عەقڵایە بە شێوازێکی گشتی، کەواتە ئەکرێ کاریگەری لە ڕسەی بیرکردنەوەکانی ئەم کەسە بۆ نمونە بیری خۆکوژی، بیری بێهیوایی، بیری بۆ ئێمەیەتی، بیری ئەوەی کە کەس خۆشی نایە، بیری ئەوەی کە من لە حاڵ و بارودۆخێکی ناخۆشە. کەواتە لەم بارەیە حتمەن عەقڵیش ڕۆڵی هەبێ، بەڵام پێی ناگوترێ بارە نەخۆشی عەقڵیەکان کە ئەوان تێکچوونی عەقڵینە. ئەوە دڵیش چونکە زیاتر بابەتەکانی هەست و سۆز لە دڵا زیاتر ڕەنگ ئەداتەوە لە ڕووی زانستیەوە زیاتر ئەو بابەتانە بەردڵ ئەلکێندرێن. ئەکرێت لەم حاڵەتێش بۆ نەچکە کاریگەری لەسەر هەست سۆزەکانی گۆڕانکاری هەست سۆزی لە کەسی خەمۆکار ڕوو ئەدا، بەڵێ ئەکرێت دڵیش بە هەمان شێواتە بە شێوازێکی ویستراوی، بە شێوازێکە لە هەر بارێکە مێشک لانێک بارە
لە بیرکردنەوەکانە کاریگەری لەسەر کەسی خەمۆک دروستەکە بیرکردنەوەکانی بەتایبەت و دڵیش بە هەمان شێوە لە سۆزەکانی کاریگەری دروستەکە. ئەوەی تر ئەندرو تێیت وەڵاهی من کەسێکی وان ناناسم بەڵام هەندێک جار گوێبیستی ئەو شتانە ئەبین ئەوش بەگشتی شتێکی ئاساییەکە ئەو حاڵتانە بی لە نەخۆشە جستەیەکانیشە هەیە جەنابەت پزیشتی خوێندووە هەندێک جار بۆ نمونە هەندێک کەس ڕاست ئەبنەوە و هەتا جار وای هەندێکیان توێژینەوە دێنن ئەڵێن کاکە شتێک نییە بەناوی نەخۆشی فڵان و شت جا ئەکرێ ئەو برایش هەرچەند نابیتە براشمان بڵێن ئەو کابرای نازانم چیە بزەبت ببرامان مسلمانە ڕاست نەکار لە مرۆڤیش ئەبێتە برامان دەستخۆشبی من نانیاسم کە ڕاستی هیوادارم دواتر زانیاری زیاتر لەسەر وەرگرم بەڵام شتەکە وەکو گشتی شتێکی ئاساییە من شتێکی پێشۆک نابینم نەک ئەو هەندێک شتریش پێشتر بۆن منە باسەکەن بەڵام کە خۆشی ئەڵێ تەنها گۆڕانکاریە لەسەر چاوەی گرفتەکە کەواتە خۆشی وەکو لە وەڵامی وەکو بڵێ لە باسکردنەکە دووبارە دێتەوە سەر نەخۆشەکە چکە یەک لە چارە سەرەکانی خەمۆکی کە بەتایبەتی ئەوانەی کە CBT ئەوانیان بۆ ئۆکرێ سەرچاوەی نەخۆشیەکە باخود سەرچاوەی گرفتی نەخۆشیەکە دیاریەکرێ و گۆڕانکاری تێدا ئاکرێ بەڵام قەبەکردن و گەورەکردنی نەخۆشیەکە ئەوە هەندێک لە توێژینەوەکان یاخود زۆرێک لە توێژنەوەکان باسیەکەن ئەو قسەی وەڵی قسەی جیرفانی خۆمان نییە بەڵام بە شێوازی گشتی بڵێ بە نەخۆشی دەرونی دائەندرێ جا ئایا بارێکی دەرونی تون بێ وەکو لە سەرەتای باسم کرد وەکو شێرپەنجەی نەخۆشی دەرونیەکان ئایا یاخود بە حاڵەتێکی ترە کەواتە بەڵام توێژنەوەکان بە شێوازی گشتی بە نەخۆشی دائەنێن و ئەمە شتێکی زۆر سەیر نییە وەکو هەر نەخۆشیێکی تر بە نەخۆشی دائەندرێ بەڵام ئایا ئەگەر ئەو بڵین بەڵگەی تری بەقڵتری هەیەەوە پێویستە لە ڕووی زانستیەوە دیبیت و مامەڵەی لە تەکا بکرێ شتەکە هەندە ئاسان نییە هەم من بە ئاسانی شتەکە تێپەڕێنم قسەی لەسەر بکەم بەڵام بە شێوازی گشتی ئەوە هەندەی من تێگەشتوومە بۆم تاڵام کە و ئەزمموی پسپۆرەکە کردیە بەڵێ خەمۆکی وەکو یەکێک لە نەخۆشی تەنانەت وەکو یەکێک لە نەخۆشیە باوەکانیشە باس کراوە. باش تمام سەشم بارك الله فيك وجزاك الله خيرا. سپاس دەکەم ئەجمعین ئینشاءالله. هاوڕێیان کەی تر پرسیاری هەیە با بەشدار بێت. مامۆستا دیارە کەسی تر پرسیاری نییە و بەر لەوەی کۆتایی بە وینارەکە بینێتن خۆش بۆ بزانین کە بەیانی جوونە چیە بۆ سایکۆفێر یعنی پێشنیارێک یا خۆت هەر ڕەخنەیەک خۆت پەیامێک بۆ سایکۆفێر وە بۆ قوتابیانەی کە چالاکیان هەیە لەو گروپە یا خۆت لەو سایکۆفێرە. دەستەکان خۆشبی دەستی هەموو جەماعەتیش خۆشبی وەڵا لە سەرەتاشا باسم کرد هەرچەندە لەواتێت تەنها دەستخۆشیەکە لە ڕووی چۆنەڵێک لە ڕووی نەفسیەوە تۆزێک هانتان بدا لەواتێ مەشتی زۆر گەورەمان بۆ پێ نەکرێن پێیان ئەوێت تەنها بەردەوام بن لەسەر ئەو کارە باشێک کە ئەتانەوێ لەسەر ئەو کارە باشێک کرد لە ڕووی دەرونیە و هۆشیاری دەرونیە بۆ کۆمەڵگەیەکی خۆمان کۆمەڵگەیەکی هەژار لە ڕووی زانستی دەرونیە ڕزان بەردەوام بن تکایە با هەندێک بارودۆخنەتان ڕووخێنی و هەندێک قسە یاخود هەندێک شت کۆڵتان پێنەدا بەڵکو بەردەوام بن ئەوەی وەکو بەمنیش بکرێ وەکو پسپۆرێکی بچووکی دەرونیەکە کە لە تازە لە سەرەتایی ڕێگەکەدام ئەوەن بە من بکرێ لە هەر بابەتێکا لە خزمەتم وە ئەشی سەرشانمە منەتی تێدا نییە بەڵام بەردەوام بن ئینشاڵڵا کاری جوانترتان دێبینم و وەکو گوتم ئەوەی بە من بکرێ لە خزمەتام هاوکارتانە بم جا هەتا لە دەستخۆشێکی بچووکا بێ یاخود لە هاوکاریی معنەویش بێ توانم ئینشاءڵڵا هاوکاریی باشتان بن و پسپۆرانی تریش هاوکارتان وە بەڕاستی لە ماوەیەکی کەمە ئەوەندەی من کەم تا زۆر لە بیدایەتەکانەوە ئاگادارتانم لە ماوەیەکی کەمە دەنگدانەوەیکی زۆر باش و زۆر جوان کۆمەڵێک چالاکی زۆر جوانتان کردیە جیاوازیش لە باشەی کە زۆر گرنگە ئەوە یەکێک لە نیشانەکانی کەسانی دەرون دروستیشە بەڕاستیوانەی کە بەرهەمیان هەیە بەرهەمدارن و شتی جیاوازەکەن بۆ کۆمەڵگەیە ئێوەش شتی جیاوازتان کردیە
و جیاوازیش لە باشەیە بۆیە بەردەوام بن ئینشاءڵڵا خوای گەورەش موفقتانەکە. زۆر سپاس مامۆستا دەسوچاوت خۆش بیت. لێرەدا کۆتایی بە وینارەکەمان دەینێن. زۆر سپاس مامۆستا خۆشەویست بۆ ئامادەبوونێت. خدای گەورە سەرکەوت و سەرفراز بکات. زۆر سپاس بۆ هاوڕانی خۆشەویست بۆ ئامادەبوونیان و گوێگرتنیان. زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم. سپاستانەکەم، خوای گەورە سەلامەتان کە و پارێزراون.